بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید گوتەبێژی دەستەی گەشتوگوزاری هەرێمی کوردستان لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ. سپاس. کاک ئیبراهیم دیارەکە لە ماوەی ڕابردوودا بەهۆی و بارودۆخی کە هەبوو نیگەرانی لەوە هەبوو کە گەشتوگوزار لە هەرێمی کوردستان کەم ببێتەوە وەم بابەتە بێتە هۆکاری نیگەرانی خەڵک. ئێوە چی پێشبێنی دەکەن و تا چەند دەمە کاریگەری هەبووە لەسەر گەشتوگوزار لە هەرێمی کوردستان؟ بەڵێ دیارەمە ئاشکرایە کە نالەباری و دۆخی جەنگ کاریگەری ڕاستەوخۆی هەیە بە درێژایی مێژوو کاریگەری ڕاستەوخۆ نەرێنی هەیە بۆ لەسەر کەرتی گەشتیاری لە هەر وڵاتێک. ئەم ئالۆزی و گرژانەی کە لەم دوایانەش هەبوو بێگومان بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر هەرێمی کوردستان هەبووە، بەڵام خۆشبەختانە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بەراوردی بکەین بە وڵاتانی تری ناوچەکە لە پێگەیەکی بەهێزتردا بووە، ویش لەبەرەوەی کە هەرێمی کوردستان جیاواز لە وڵاتانی ترکە بە شێوەیەکی سەرەکی پشت بە گەشتیاری نێودەوڵەتی دەبەستن. ئێمە زۆرینی هەرە زۆری گەشتیارانی ئێمە گەشتیاری ناوەخۆین کە بە تایبەت لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە دێن. دیارەمە وای کردووە کە هەرێمی کوردستان بتوانێت جیاواز لە وڵاتانی تر پرۆسەی دووبارە گەڕانەوە بۆ دۆخی ئاسایی ئاسانتر بێ. خۆشبەختانە لەگەڵ دەرکەوتنی ئاسۆکانی ئاشتی و کۆتایی هاتنی جەنگ ئیتر وە پەیتا گەشتیاران هەم لە دەرەوەی وڵات هەم لە باشوور و ناوەڕاستی عێراق و ڕوو لە هەرێمی کوردستانەکەن و بۆ هاونیشتمانیانی خۆشمان کە بەڕێزت ئاماژەت پێدا چەند ڕۆژەکەی بە هەمومان قەرەباڵغی ئەو شوێنانە ئابینین و ئەم ساڵەکەش بەهۆی دابارینی ڕێژەیەکی زۆری بەفر و باران ئەمە وای کردووە کە هەرێمی کوردستان ببێ بە تابلۆیەکی ناوازە و ڕەنجین کە وەک دەڵێ چاوی گەشتیاران تێر دەکاتن. ئەم سروشتە جوانە هەموو ئامادەکاریە کراوە تەواوی بنکە گەشتیاریەکانی ئێمە لە ئامادە باشی تەواودان بۆ ئەوەی بتوانین هەم کەشێکی ئارام و لەبار بۆ گەشتیاران بەرەخسێنین هەمیش لە ڕووی زۆر باشە. کاک ئیبراهیم لەوانەیە بەهۆی دەواازە سنووریەکانی یا بارودۆخی هەیە گەشتیارانی دەرەوەی عێراق و کوردستان کەمتر بن لە چاو ساڵانی ڕابردوو بە بەراورد بە ساڵی ڕابردووە گەر ئاماژەی پێ بکەن تا چەندە ئەمە کاریگەری هەبووە زۆربەی و گەشتیارانی کە دێنە ناوچە گەشتیارەکان لە کوێوە دێن هەرێمی کوردستانن یا لە شارەکانی خوار و ناوەڕاستی عێراقن چۆن توانیوتانە ئاسانکاری و ئامادەکاری بۆ پێشوازیکردن لەو گەشتیارانە بکەن؟ بەڵێ دیارە هەرێمی کوردستان خۆشبەختانە وڵاتی چواروەرزێ و زۆرێ لە جۆرە جیاوازەکانی گەشت و گوزاری تێدا هەیە بە ژوێرەی وەرزەکان مواسەفاتی گەشتیاری ئێمە گۆڕێ بۆ نمونە لە ئێستادەکە ئێمە لە ناوەرزی بەهارداین زیاتر گەشتیاری ناوەخۆین واتە هاونیشتمانیانی خۆمانن کە گەشت دەکەن کە ئەمەش دیارە بابەتی چیت کارگرنگە چەند ساڵێکە ئێمە لە دەستەی گەشت و گوزار وەزارەتی شارەوانی گەشت و گوزار کارمان لەسەرەوە کردووە کە گەشت و گوزاری ناوەخۆیی ببوژێنینەوە ئەمەوە دەکات کە بارودۆخی ئابووری ئەو ناوچانێک کە شوێنە گەشتیارەکانی لێ زیاتر ببوژێتەوە دەرفەتی کار بڕەخسێ هەروەها ئەو پارەی کە هەیشە لە ناوخۆی وڵات ئاڵوگۆڕی پێ بگرێتن و گەشتیارانی ئێمە گوتم لە باشوور و ناوەڕاستی عێراقیشەوە دەن پێویست بە گەشتیارانی نێودەوڵەتی دیارە لەگەڵ کرانەوەی کای ئاسمانیەکان فڕۆکەخانەکان و دەواازە نێودەوڵەتیەکان بەپێی ئەو فیدباک و بەدواداچوونانی کە ئێمە کردومانە لە بنکە گەشتیاریەکانمان هۆتێلەکانمان مۆتێلەکانمان ئاسۆیشی ڕوون دەبینین ئیتر وا پەیتا گەشتیاران دووبارە دەگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش هەموو ئاسانکاریەکە بە تایبەت لە ڕووی لۆجیستیەوە لە ڕووی پێدانی ڤیزا و ئاسانکاری هاتن ناوەی گەشتیاران ئەمە لە سەردەمی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری ئێجگار زۆر پێشکەش بە هاتن ناوەی گەشتیاران کراوە کامەر دیارە کاریگەری زۆر باشی هەبووە لەسەر بەرزکردنەوەی ڕێژەی گەشتیاری نێودەوڵەتی بە تایبەت. زۆر باشە کاک ئیبراهیم بە تایبەتی ئاماژت بە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کرد کەرتی گەشت و گوزار و گەشتیاری لە کابینەی نوێم داوەکو بناغێکی سەرەکی بۆ بوژانەوەی ئابووری ناوخۆیی لە هەرێمی کوردستان کەڵکی لێوەرگیراوە زۆریش گرنگی پێدراوە زۆربەی ناوچە گەشتیاریەکان بوژانەتەوە کراونەتەوە یا ناوچەی گەشتیاری نوێ دروستکراون تا چەندەمە کاریگەری هەبووە لەسەر بەرەو پێشچوونی ئەم کەرتە بە تایبەتی کەرتی گەشت و گوزار و چەند دەتوانیوتانە سوود لەم پرۆژانە وەربگرن چەندە خزمەتی بە بوژانەوەی ئابووری و کەرتی گەشت و گوزار کردووە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ دیارە ئێمە بەردەوام وتومانە کە کەرتی گەشتیاری لە سەردەمی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەردەمی زێڕینی خۆیدا تێپەڕیوە کەرتی گەشتیاری هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەکە خرایە ئەولەویەت ئەوەی مای خۆشحاڵی بۆ ئەوە بکە ئەم ئەولەویەت پێدانە هەر لە چوارچێوەی گفتار و ئەستراتیژەت نەمایە بەڵکو لە ئەرزی واقع ڕەنجی دایەوە لە سەردەمی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بە داتا و ژمارە باس بکەین زیاتر لە 80 پرۆژەی استراتیژی و گەورەی گەشتیاری لە سەرانسەری هەرێمی کوردستان بە سەرمایەی 7 ملیار و زیاتر لە 500 میلیۆن دلار ئەنجام دراون و لە سێکتەرەکانی تریش کە پێشبەچوون هاتوتەکایەوە یەکان گیر بوون لەگەڵ ڕەوتی پێشخستنی کەرتی گەشتیاری بۆ بنە ڕێگاوبانەکان لە سەردەمی کابینەی نوێم زیاتر لە 700 پرۆژەی ڕێگاوبان کراونەتەوە کامە کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەر
ئاسانتر جم و جۆڵکردنی گەشتیاران لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر هاوکات دروستکردنی بەنداوەکان کە ئەمە بڕبڕی پشتی جۆرێکی گەشت و گوزارن کە پێی دەگوترێ گەشت و گوزاری ژینگەی تەنانەت پرۆژەی ڕووناچی ئەمانە هەموو کارێکەریان هەبوو لەسەر زیاتر بژانەوە کردی گەشتیاری ئەم گرنگی پێدانەی حکوومەتی هەرێمی کوردستان وای کرد کە ژمارەی گەشتیاران بە شێوەیەکی دراماتیکی ساڵ لە دوای ساڵ زیاتر بەرز بێتەوە پرۆژە گەشتیارەکانمان زیاتر بێ چالاکی گەشتیارەکانمان زیاتر بێ و لە ئێستا دەکەم قسە لەگەڵ بەڕێستانەکەم لە سەرانسەری هەرێمی کوردستان زیاتر لە 21,000 کەس لە کەرتی گەشتیاری کار دەکا ئەوەی مای خۆشحاڵی ئەوەیە کە زیاتر لە 180 ئەم کارمەندانەی کە لە کەرتی گەشتیاری کارەکان هاونیشتمانیانی هەرێمی کوردستانە کە دیارامەش دەستی کاری ناوخۆیە دەستی کاری ناوخۆیی بە شێوەیەکی زۆر باش بژاوەتەوە بەست بەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران و ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕیاردرا دەبێ لە تەواوی سێکتەرەکان ڕێژەی دەستی کاری ناوخۆی لە 175 کەمتر نەبێ بەڵام خۆشبەختانە ئێمە توانیمان زیاتر لەو ژمارەیەش لە ئێستادا زیاتر لە 180 کارمەندانی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان هاونیشتمانی هەرێمی کوردستان زۆر باشە بەڕێز ئیبراهیم ئاماژەت بە بابەتی ژینگەی کرد لەگەڵەوەدا کە دوێنێش چەند ڕۆژی ڕابردوو ڕۆژی ژینگەی کوردستان بوو ڕۆژی پێنجشەممە وەمە بۆ هەرمی کوردستان زۆر گرنگە بە تایبەتی سەرۆکی حکوومەت زۆر گرنگی بە بابەتی ژینگە دەداتەوە داوای کردووە ژینگە بپارێزرێت وەکو دەستەی گەشت و گوزار لەو پێشوازیکردن لە میوانەکان لە ناوچە گەشتیاریەکان تا چەندە کارتان لەسەر پرسی ژینگە کردووە لەگەڵ لایەنەکانی دیکەوە پاراستنی ژینگە چون ئەبینین کە پێشوازی لە میوانان دەکرێت برۆشورێکیان پێدەدرێت ڕێنماییان دەکرێت و هاوکات کیسی زبڵیان پێدەدرێت کە ژینگە بپارێزن ئەمە چۆن توانیوتانە کاریگەری دروست بکەن لە بەرەوەی هاوڵاتی هۆشیار ببێت و میوانانیش بە هەمان شێوە ئەو ناوچە گەشت و گوزاریانەوە خۆی پاک و خایان ڕابگرن بەڵێ دیارە ئێمە بەردەوام وتومانە و بەردەوام دووبارەیشی دەکەینەوە کە گەشت و گوزار و ژینگە دوانەیەکی لە یەکدانە بڕاون بەبێ بوونی ژینگەیەکی لەبار ژینگەیەکی پاک ناتوانین گەشت و گوزارێکی سەرکەوتومان هەبێ ئێمە بەردەوام لەگەڵ لایەنەکانی تری پەیوەندیدار هەم وەکو دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی حکوومەتی هەرێمی کوردستان هەم لەگەڵ ڕێکخراوەکانی بواری ژینگەوانەی کە لە بواری ژینگە کار دەکەن بەردەوام لە هەوڵی ئەوەدان کە هەم کەمپەینی پاکردنەوەی ئەو شوێنانە ئەنجام بدەین و هەمیش بابەتێکی تر کە ئێمە کاری لەسەر دەکەین ئەویش لایەنی هۆشیاری ژینگەی گەشتیارانەکە ئەمە زۆر گرنگە لێرەدا بەڕاستی میدیا وەکو دەستەی گەشت و گوزار کارتان لەسەر بابەتە کردووە بەڵێ بەدڵنیاوی ئەمە لە دەستەی گەشت و گوزار ساڵی ڕابردوو کەمپەینێکمان ڕاگەیان هۆشیاری گەشتیاری و ژینگەی لە ناوەندەکانی خوێندن ئێمە لە سەرانسەری هەرێمی کوردستان لە ڕێگەی بەڕێوەبەراتێک شتەکانمانەوە سەردانی قوتابخانەکانەکەین بۆی بتوانین هەر لە ئێستاوە نەوەیەک بۆ داهاتوو پێ بگەێنین کە هەم بتوانێت ڕێز لە ژینگە بگرێ و هەمیش لە گرنگ و بایەخی کردی گەشتیاری تێبگاتن و تەواوی بەڕێوەبەراتێک شتەکانمان لەو چەند ڕۆژەی ڕابردووش کە دوای ئەوەی هاونیشتمانیان بە ژمارەیەکی ئەجگار زۆر ڕوو لە ناوچە گەشتیاریەکانەکەن لەسەر ڕێگە سەرچیەکان کیسی خۆڵ دابەشەکرێ و بڕوشەری ڕێنمایی دابەشەکرێ بەردەوام تیمەکانی ئێمە هەوڵی لە هەوڵی پاکردنەوەدان بەڵام لێرە دەمانەوە ئێمە ڕووی دەمان بکەینە ئاڕاستەی هاونیشتمانیانی خۆمان بکەین کە پێویستە ژینگەی ناوچە گەشتیاریەکانمان وەک دەڵێ وەکو ناو باڵەکانی خۆمان ئاگامان لێبێ و بیپارێزین لەبەرەوەی پاراستنی ژینگە هەم ئەرکێکی مۆڕاڵی ئاینی و نیشتیمانیشە باشە ئێوە ژمارەتان لەلایە کە لە هەفتەی ڕابردوو بە تایبەتی تا ئێستا کەوت و جمعەیە کە تێپەڕی بە تایبەتی کەشوها خۆش بوو خەڵکێکی زۆر چوبوونە ناوچە گەشتیاریەکان قەرباڵێکی زۆر بە شەقام جادەکانەوە دەبینرا چه ژمارێکی گەشتیار ڕویان لە ناوچە گەشتیاریەکان کردووە بەڵێ دیارە ئەوانەی کە لە ئێستادا لە سەیرانگەکان دەبینرێت ئەمانە زیاتر سەیرانکار نەک گەشتیار بەروی گەشتیار پێناسێکی خۆی هەیە کە ڕێکخراوی گەشت و گوزاری جیهانی بۆی کردووە کە گەشتیار کەسێکە لە شوێنێکەوە دەچێتە شوێنێشتر بەڵام دەبێت زیاتر لە 24 کاتژمێر بمێنێتەوە و ئێمە هیچ ساڵێک داتا و ئاماری ئەو سەردانی کارانە وەرناگرین بەڵام ئەو فیدباکەی کە بۆمان هاتەوە و هەموو خەڵکیش هەست پێ دەکا بەڕازی ئەوەی تۆزێک لە شار دوور بکەوێتەوە دەزانێت کە چۆن هەموو سەیرانکاکان جمەیان دێ لە سەردانی کار و گەشتیار ئەوەی گرنگە ئێمە چۆن لە ژمارەی گەشتیاران لە ژمارەی سەردانی کاران گرنگتر بۆ ئێمە ئەوەیە کە چۆن بتوانین کەشێکی ئەو تۆ بۆیان بەرخسێنین کە تایدا هەست بە ئاسوودەی بکەن لە کاتی مانەوەیان و هەروەها بابەتە ژینگەیەکانیش لە بەرچاو بگرن ئەمە بۆ ئێمە گرنگە و تیمەکانی ئێمە هەموو فۆکەسێکیان لەسەر ئەوەیە کە بتوانین هەم لە ڕووی ژینگەییەوە ناوچە گەشتیارەکانمان بپارێزین و هەمیش لەگەڵ لایەنەکانی تری پەیوەندیدا لەگەڵ قایم قامیەت پارێزگاکان پۆلیس و تیمەکانی فریاکەوتن هەمومان وەکو یەک تیم کارەکەین بۆ ئەوەی هیچ ڕووداوێکی نەخوازرا و ڕوونەدا گەشتیاران و سەردانی کاران چۆن لە بەیانیکە بە دڵێکی خۆشەوە ڕوو لە دەشت و دەرو سەیرانگاکانەکەن ئامانجمان ئەوەیە کە لە کاتی هاتنەوەیشیان بە هەمان
گەڕوتون و چێژ و خۆشیەوە بگەڕێنەوە ناو حکوومەت ماڵەکانی چەندە هاوکارە بۆم بابەتانەی کە ئەتانەوێ بیکەن بەدڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی دەستەی گەشت و گوزار یەکێکە لە دامەزراوەکانی ئەم حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان خودی ڕێزدان جەنابی سەرۆشی حکوومەت گرنگێکی ئێجگار زۆر بەم کەرتادا ئێمە گەر وەکو نمونە باس بکەین لە ساڵی 2022 کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیران تایبەت تەرخان کرا بۆ کەرتی گەشتیاری لەو کۆبوونەوەیدا ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی لەسەر تەواوی ڕاستپاردەکانی گەشت و گوزاردا و تەواوی لایەنەکانی تری پەیوەندیداریشی لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستپارد کە لەگەڵ گەشت و گوزار هەماهەنگ و هاوکار بن سەرەڕای ئەوەی دەکرێت هەندێک لایەنی پەیوەندیدار هەبن هەماهنگەکەیان لە ئاستێکی بەرزدا بێ و هەندێکی تریشن کە ئێمە چاومان لە هەماهنگێکی زیاترە بەڵام ئەوەی کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم ئەویش ئەو هەماهنگەیە کە وەزارەتی ناوخۆ و بە تایبەت برایانمان لە ئاسایشی بازگەکان لەگەڵ تیمەکانی گەشت و گوزارەکان بەڕاستی ئەو مامەڵە جوان و دروستی کە برایانی ئاسایشی ئێمە لە بازەکان لەگەڵ گەشتیارانەکەن ئەمە فیدباکمان پێگەیشتوێتەوە کە گەشتیاران زۆر سوپاسگوزاری ئەو مامەڵە دروستن چکە بازکان زۆر گرنگن بەڕاستی ئاوێنەی شارەکانمانن لەوێ برایانی ئاسایش توانی ویانە نمونەیەکی جوانی میوانداریکردن نیشانی گەشتیاران لە هەموو کاتێکیشدا لە ئەرکدان بۆ ئەم بەڕێوەبردننی ئەم ئەرکە پیرۆزە حتمما دەستیان خۆش بێت و سپاس بۆ جەنابیشت کە لەگەڵمان بۆی بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید گوتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان زۆر سپاس زۆر سپاس.